ئارتر مۆرگن لە مانجی 6 ساڵی 1863 لەدایک بووە. دایکی ناوی بیتریس مۆرگنە، باوکیشی لیل مۆرگنە. باوکی ئارتر بە هەمان شێوە کەسێک بووە لە دەرەوەی یاسا کاری کردووە. ئاوتلۆ بووە، لەسەر دزین لە ساڵی 1874 گیراوە کاتی ئارتر تەمەنی تەنیا 11 ساڵان بووە. ئارتر پەیوەندێکی زۆر توند و خراپی لەگەڵ باوکی هەبووە. لە یاریەکە کاتێ یەکێ لە ئارتر دەپرسێ کە باوکی چۆن بووە، ئارتر دەڵێ بێنرخێکی باش نەبووە. تەنانەت لە یەکێ لە دیمەنەکان کە باسی مردنی باوکی دەکرێ، ئارتر دەڵێ زۆر تاخیریش مرد، دەبووە زووتر ئێرێ جێ هێشتوە. بەڵام لەگەڵەوەش ئارتر بەردەوام وێنەیەکی باوکی لەناو کامپەکەی داناوە. 20 ساڵ لەگەڵ ئەو وێنەیە دەخەوێ، تەنانەت ئەو کڵاوەی لە سەرەتا بۆ کۆتایی دەیپۆشێ کڵاوەکەی باوکێتی. ئارتر هەر لە تەمەنی بچووکیەوە دایکیشی لەدەست دەدا. زۆر ئاشنایی دایکیشی نەبووە، بەڵام لە چەند دیمەنێک بە شانازیەوە باسی دایکی دەکا. وێنەی ئەویشی لای خۆی هەڵگرتووە. لە وەرزی هاوینی ساڵی 1878 ئارتر دەچ ڤاندەرلین و هۆزەیە ماتیو دەناسێ. ئارتر لەلایەن ئەو دوو پیاوە هەڵدەگیرێ و وەکو کوڕێکی خۆیان پەروەردەی دەکەن. لە ڕێگەی ئەو دوو پیاوەوە ئارتر فێری خوێندنەوە، نووسین، تەقەکردن و چەندین توانای دیکە دەبێتە پیاوێکی ئاوتڵۆی کامڵ کە لە داهاتوو بتوانێت سوودی لێوەرگێ، لەو ژیانە زەحمەتە ڕزگاری بێ. ئارتر هەر لە منداڵیەوە کاریگەری دەچی لەسەر دەبێت، تەنانەت لە منداڵیەوە هەمان خەونی دەچی دەبێت بە ژیان لەناو سروشت و دوور لە کۆمەڵگای پێشکەوت و دوور لە یاسا و حکوومەت و پۆلیس. ئارتر یەکەم کەسە بەکو تاقمەکەی دەچ دەناسرێ، چونکە دەچ و هۆزەیە هاوڕێ بوون، بەڵام بەهاتنی ئارتر تاقمەکەیان دەست بە دروستبوون دەکات. لە هەرزەکاریدا ئارتر کچێکی شۆخ و شەنگ دەناسێ بە ناوی مێری گیلس. ئارتر و مێری دەکەونە داوی خۆشەویستی و عاشق یەک دەبن. خۆشەویستیەکی ڕاستەقینە و پاک. ئارتر ئەنگوستی لەشی لەدەست دەکا، ژیانێکی سەخت بێکەوە بەسەر دەبن، چونکە بەهۆی شێوازی ژیانی ئارتر مۆرگن ناتوانێت بەردەوام ئاگاداریەوە ئافرەتە بێ. مێری بەهۆی باوچیەوە لە ئارتر جیا دەبێتەوە، چونکە باوکی مێری دەزانێت ئارتر ئاوت بۆیە لە دەرەوەی یاسا کار دەکا، ڕێزی ناگرێ، وەکو کەسێکی بێنرخی بێدەسەڵات ناوی دەهێنێ و ڕازی نابێ ئارتر خوازبێنی مێری بکە. کەچی لە داهاتووش ئارتر لە ساتێکدا ئەو پیاوە لە مردن ڕزگار دەکا لەبەر خۆشەویستی خۆی بۆ مێری. لێچێ لە ئەرکەکان بۆ دزینی باڕێک ئارتر کچێکی گارسۆن دەناسێ بە ناوی ئەلیزا. ئارتر لەگەڵ یەکەم نیگایەوە بە جوانیەکانی ئەلیزا سەرسام دەبێت. شەوێک بێکەوە دەخەون و ئەلیزا دووجیان دەبێت لەگەڵ ئارتر کوڕێکیان دەبێت بە ناوی ئایزیک. ئارتر وەک خۆی دەڵێ بۆ ماوەی 10 ساڵ چەند مانجارێک سەردانی ژن و منداڵەکەی کردووە، بەهۆی کارەکەی نیتوانیوە ئاگداری هەمان پێ. تەنانەت کوڕەکەی تەمەنی 10 ساڵ بووە ئارتری وەکو باوکێکی پاڵەوان بینیوە و ئارتریش لەبەر کارەکەی نەبوایە پێی وابووە جوانترین خان و ژیانی بۆ کوڕەکەی دروست دەکرد. بەڵام ڕۆژێک ئارتر لە کاتی سەردانیکردنی ژن و منداڵەکەی دەبینێ هەردووچیان مردوون و ئارتر ڕاستەخۆ دەزانێکەوە بەهۆی دزیکردنەوە کوژراون. دزەکان تەنیا بۆ دەستکەوتنی $10 ئەو ژن و منداڵیان کوشتووە. ئارتر لەو کاتەوە تا دوایین ساتی ژیانی خۆی بە خەتابار دەزانێ کە ئاگداری ژن و منداڵەکەی نەبووە، ژیانی ئەوانی نەپاراستووە، غەمێک لە دڵ و ڕۆحی هەڵدەگرێ تا دووە هەناسەی.
ئارتر تا دوایین ساتی ژیانی چەند جارێک هەوڵدەدا لەگەڵ مێری دووبارە هەوڵ بداتەوە ژیانێ دروست بکەن، بەڵام ناوێ هەمان هەڵە دووبارە بکاتەوە. دەزانێ بەهۆی دڵسۆزیەوە بۆ دەچ ناتوانێت ئاگاداری مێری بێ، و مێری کەسێکی ڕۆشنبیرە، ناتوانێت وەکو ئارتر لە سروشت ژیان بەسەر ببە. ئارتر سەرەتا وەکو کەسێکی ڕق و خراپەکارێکی ئابدڵۆ بەدیار دەکەوێت، چونکە دڵسۆزیەکەی بۆ دەچ تاقمەکەی بۆی هەموو شتێکە. تەنانەت لە سەرەتایی بینینی مایکا ئارتر دەزانێت داهاتوێکی خراپ و ڕەشجێ دەهێڵێ، بۆ دەچ و تاقمەکەی وە چەند جاریش دەیەوێت دەچ ئاگادار کاتەوە، بەڵام دەچ گوێ لێ ناگرێ و پارەی مایکا چاوی کوێر دەکا. Did I hear a thunder? Did I hear you break? ئارتر دوای توشبوونی بە نەخۆشیە کوشندەکە لەلایەن کەسێکەوە کە خەرزاری تاقمەکەی و پارەی نییە قەرزەکەی بداتەوە بە قوربانی کوشتنی دەکا، کەچی خۆی تووشی نەخۆشیەکەی ئەو دەبێ. لەگەڵ تێکچوونی باری تەندروستی ئارتر نزیک بوونەوەی لە مردن هەز بە تاوانە خراپەکانی دەکا، دەیەوێت تۆڵەی هەمووان بکاتەوە. تەنانەت دەڵێ من دەترسم پارەیەکی زۆر دەداتە ئەو ژن و منداڵەی کە ئارتر باوچیانی بە کوشتندا کە تووشی ئەو نەخۆشیەش بوو لە ڕێگەیەوە. ئارتر بە هەموو شێوەیەک هەوڵ دەدا ئەندامانی تاقمەکە ڕزگار بکە و لە کۆتایی ژیانیدا کارێکی باش ئەنجام بدە. بۆیە هەموو هەوڵێک دەدا جۆن مارسن و ئابەگێڵ و جاکی کوڕیان بە سەلامەتی لە دەست یاسا ڕزگاریان بێ و کڵاوەکەی و شەڕەفەکەی خۆی بە جۆن دەدا پێشەوەی لەلایەن دڵسۆزترین کەسیەوە بۆ مردن بەجێ بهێڵدرێ. ئارتر چیرۆکێکی پڕغەم و پەژاری هەیە، پاڵەوانێک نەبینراوە نەبیستراوە، کەسێک لە سەردەمێکی ون هەوڵی داوە چاکە بەرامبەر هاوڕێیەکانی بکە، بەڵام دنیاکە ئەوەندە نادات پەروەر بووە بەرامبەری نەیتوانیوە خۆی تێدا ڕزگار بکە، بۆیە بە پاڵەوانێکی دۆڕا و دادەندرێ. هەرچەندە مردنی ئارتر بەلایانی چاکەوە دیمەنێکی یەکجار پڕغەم و پەژارێ و مانەیەکی جوان و گەورەی بۆ مرۆڤایەتی هەیە. پێم وایە ئارتر مۆرگن باشترین و جوانترین کارکتەرە لە مێژووی فیلم و یاری و زنجیرە نووسرابێ و دۆبلاژ کرابێ و بەرجەستە کرابێ. کارکتەرێکە لە ژیانی ڕاستیدا نییە، کەچی وا هەز دەکەین بەڕاستی هەیە و بیری دەکەین. کەسێک تەنیا نووسراوە، بەڵام وا هەز دەکەین مێژوویەکی دەوڵەمەندی هەیە هێشتا نایزانین. کەسێک برایەکی بەوەفا لە پێناو دڵسۆزی گیانی دەدەستدا، بەڵام لە پێناو برایەتی ڕۆحی خۆی کردە قوربانی.